ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان و مەزلومدینچ پارێزەری ڕێبەر ئۆجەلان بۆ ئەنجامدانی دیدار داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروەها ئەمینا کۆنار خوشکی عومەر خەیری کۆنار و پۆڵاتی یەڵدرم برای حامڵی یەڵدرم و مەلی حاچەتین خوشکی وەیسیاکتاش بۆ ئەنجامدانی دیدار داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. داواکاری بنەماڵە و پارێزەران با شێوەیەکی سیستەماتیک و میزاجی ڕەت دەکرێنەوە و زۆربەی داواکاریەکان بێوەڵام دەمێننەوە. موراد قەرەیلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە لە گفتوگۆیەک لەگەڵ ئاژانسی ئانەفە لەسەر پرسە گرنگەکان ئاخوی و ڕایگەاند هەوڵەکانی ڕێبەر ئۆجەلان و ئەو چوارچێوەی چارەسەری کە دەستنیشانی کردووە گرنگیەکی مەزنی هەیە. هەروەها سەبارەت بە دۆخی ئێستای ناوچەکە و جیهان ڕایگەاند کە هەرێمەکە سەر لە نوێ دیزاین دەکرێتەوە و بژاردەیەکی مەزن پێشکەش بە هەمووان دەکرێت. ئەمە بۆ گەلانی تورکیا و گەلانی هەرێمەکە چارەسەریەکی ڕاستیە و بە خازانجی گەلان دەشکێتەوە. قەرەیلان دووپاتی کردەوە تا ئێستا لە ئاستی دەوڵەت و دەسەڵاتدا ئاماژەی پرۆسەی نوێ بەدی ناکرێت و بە پێچەوانەوە ڕۆژانە باس لە هەڕەشە و ڕوخاندن و توندتیژی دەکرێت. وتیشی لەوە تێدەگەین کە بەرپرسانی دەوڵەت لە ئیمراڵی چەند دیدارێکیان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئەنجام داوە، بەڵام هێشتا دەسەڵات با فەرمەی خاوەنداری لێ نەکردووە. پێویستە بزانرێت لەم قۆناغە مێژوویە گرنگەدا هەوڵەکانی ڕێبەر ئۆجەلان دەربارەی هەڵویستی خوشک و برایەتی تورک و کورد ئاسایینین بەڵکو و مێژووین. ئەمە بۆ بەرژەوەندی و ئایندەی تەواوی کۆمەلگای تورکیا گرنگێکی مەزنی هەیە. هەروە قەرەیلان وتیشی پێویستە ئەم هەوڵە گرنگانە با دروستی وەربگیرن لە بری ئەوەی وڵامێکی ئەرێنی بدەنەوە جوڵە و قسەگەلێک دەکەن کە دەبنە مایە دیگەرانی قوڵی ئێمە. اندام کمیته ریوبر آپک که مراد خرایلان دخویا کرن که هولدان ریوبر پو چارچوبه چارەسەری یا که رابر کریه خودی گرینگیه که مزنه هفدیتنین پیک هاتن جبومه گرینگن MVP واجوه جنیز ود شوپینن ریوبر پو 32 سالن داوی جبو چارەسەری سیاسی دموکراتیکا پرسا کورت گلکی هولدا ریوبر پو هری داوی دخوازه جبو چارەسەری هولدانه که دن بکه ام دبینین که اف جی هولدانه که گرینگه هفدیتنین هیئتا دم پارتی پر به قیمت و هیجانه ما به آوایی که فرمی را گاند که امیل پشتی و پواجوی بن که جالی ریبرا پو و هاتیه پیشخستن تفگر آمه هتا داوی دلسوز ریبرا پویه و باوریه که بیداوی جیده که قارایلان هلوستا دا سلاتاریا لترکی جی و هاشیرو وده که زلاله که اف پرسکریکا گرینگ دیروکی و جواکی به نزیکاتین یکالی چارەسەر نابه هتان هاجالی دولت و دسلاتاری و سینیال پیواجوی کنو خویا ناکن بروواجی هر روش گفن تنکرنه دخون و قالا شیدت دکن اف ناکوکیه اف هم دکن که رایدارن دولت لی امرالی بره راپورا هن هفدیتن کرنه لهتان ها باوایی که فرمی دسلات خودی لوه در نکتیه دف جه هلوست کارنی بردن هلوست و گوتنین ریل بر فکاران ودکن لحوله هنه قرایلان لسر زمان دسلات و چاپمانی و بکارتینه جی و هاگوت زمان هیئه چاپمانی به تایبتیشی سازین لگوری آکپی وشانه دکن تنی نه به جهره ده همان دمیده نزیکاتیه که پروفاکاتیفه اف زمان هولدان چارەسەری بیواته و تنه دکه نه چارەسەری هلوستا شرخواز نشان دده اف زمان دجمناهی سردکه بناسین سوسرت قتیل ببک که هیجی جبور ریبرتیه ما بکارتینن نتن زمان سور کرنه ده همان دمیده لهمبر ایراده گل ما به حرمتیه که اف تنه حسباندن ایراده گل کرد او حقارتا لدیجویه ریبرا پو نکسه که او نونر گل کی کمناره جبرویه که هر نزیکاتیال ریبرا پو نزیکاتیال گل مایه هلوستن جهکرنا ریبرتی تفگر و گل کرد پولیتیکا و زمان شر تایبتن جخوا جبر که دزانن گلمپریا گل کرد لپشته نهاد چن جم ریبراپو لملکی نشار مانه لدری ریبراپو بخن و حتی بچن برلینگیوی لجالیه که دم بجی زمانه که تجه حقارت بکارتینن قرایلان لسر پرسا گفن شف فاشیستایی پردوانجی و هاد بیجه تایپ اردوغان ده بجه آن و چکین خواه داینن آنجی و بچکین خواه بین بناخ کرن
باشه قینا پرسن هکه او هزاته هیا تچما هیا نها نکر. دوی بریا هر تشتی رجب طایب اردوغان باوریا به راپورن مبالغه کری نینن او وی که زانبه ام جواکه که مروفان آبرومت و شرفن کجبو دوزا خواه باور دکن هر جوره فداکاری بکن. مبکا پوجیان تجاری لبر تگفان سری نتواند و امین نتبینن. لحکه هبلدان دیروکی و بنرخ این ربرا پو برسف ببینن امیجی آماده بن که لگوری روح پیواشوی تف بگرن. لناف چاوین هر کسی دنره و دبیجه به چاوا مدخنده خانده بناخ کر امین نهاجی و بکن. لوی داره خودی درکتنا لظالمتیا هری مزنا دیروکی یا لجزیره هیا. چه بو لجزیره؟ تکس لخنده خان نهات بناخ کرن. لوان جر زمینان بنزین رجان سرمروین بریندار و شبتاندن. یک شهویتین 100 سالا 21 هات نشاندن. لته دوره منه بیستیه که مروف باوایی که زندی به بنزین هاتبن شبتاندن. لیوانا او یک کر نهاجی خودی لوی یکی دردکوین. اندام کمیته ریوبر آپک که مراد خارایلان پرسا گل و هلوست کچارسری یا آکپ هوله هیا اوها برسوان. دوی رایدار دولت ترک وی که زانبن که گل کرد باوریا به دولت ترک ناینه. جبر وی که پیشی پیوستی به گاوین زیده کرنا باوری هیا. دوی دولت گاوین پراتیکی باویجه. هیجی تجیستال دیجی ریبرا پو دوام دکه. هیجی ایریشن لشکری و هوایی روزانه دوام دکن. زخت و گرتنا لدیجی گلی ما ددومه. لروژاوا تام روشا شرحیه و به اصرار دخوازن وی بدومینن. یعنی ده پولیتیکای شدت و تنکرین ده تو گوهرتنه که پچوک جی نینه. روشا گرتی نخوش و تمنین مزن هیه. لیجه انیا آکپه تدنگ نینه. گلو مروف دکاره جویره ببیجه نیتا باش و نیزکاتیا جبو چاره سریه. به وی شکلی تپه و جو پیش ناکوه. لکو در هاتیه دیتن که به شر و گفان آشتی پیکاتیه. هەروەها مراد قەرەیلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە لە بەشێکی تری لە قسەکانی لەسەر دۆخی ناوچەکە و ڕۆژهەڵات و باکووری سووریا بەم جۆرەیە جوابی وەڵامی ئاژانسی ئانەفەی دایەوە. اندام کمیته ریوبر آپک که مراد خارایلان پیشی بالکشان سر زمان شر تایبت دولت ترک و چپمنیا و یا لتیکلداری بکارانین ناو پک که اوها گد. لبه داره پرسکریکا که پک که دخن پرسکریک هیه. ناخوا پک که چویه ور نیزی 2000 شهید او خاصشی بریندار دانه و پاشی جی جور وکشیه. در روشا هایی ده هکه هن بریندار گازی و مروی خوالور هبن او نایواته که پک که لوره. اندام کمیته ریوبر آپک که دستیشان کرد که و دولت ترک نکاره به هرمین خسرتنه بکه اوها گد. کومن چته و چاپمنیا ترک هولدان جروشا لطل رفات و منبچه درکتی هوله سرکتنه که به آفرینن. لبکاسی تیدیدن تشتکی ولی نینه. جبر که اف کوماناو سم اوله کرنه تالانکر دز او راند خوره. نکاره قصده تیک ببه. او نده خلاصا قصده دیه. در روش هایی ده تهزنینه که قصده تیک ببه. شر مها داوی لخره خوزاق تشرن و در هافی رژی او یک نشانده. مراد خارایلان دیار کرد که دولت ترک به پشکریا تکنیک شر بجایی و هوایی یا کومن چته هبلدا خره خوزاق و بنده و تشرین داگر بکه اوها گد. لور دولت ترک شرده که اف کوردینه دکه بره وده به او پلان دکه. هیجی لور قصده حاکمیت قصده هیا و ایرشان به پاش ودشکینن. لگوری پلانا 27 مجداره یا اساسی او بو که حتی شوی هلا بگرتا و پاشه بره خواه بدانه همایه. هزین سموین دولت ترک جی و پیشی بره خواه بدانه تل رفت منبچ و پاشه کوبانه طبقه رقا دیرازوره. یعنی و تصفیه کرنه هرمین ریوبریا خواسر پیک بانیانا. حتی شیخ و گهاند حتی شامه لحیز آجره دبیجن سمو لقره خوزاخ و تشرینه ترپلی. نها پلانا دولت ترک لقره خوزاق و تشرینه ختمی اووه یکیش رای گشتی ودشیرن. اندام کمیته ریوبر آپک که دوی وارده بالکشان سر آماده کارین هزین یه پجه و خسده و گرنگیا پرگالا بن ارده. بله به بریارا خواه جمعن بچو تل رفته درکتن. لی باور ناکم شه دورک دن درکوین. دبک و ارتش ترک بکه و دوره و ایریشی کوبانه بکه. لی به ایریشی ره و شر 3 سالان دوام بکه. وکمیناک بنیرن لزاپه ده تونلین 300 متروی ده اف 3 سالن شر دوام دکه. گلو لدورین وکا کوبان و خامشلو لتونلین به 3 کیلومتر و 3 سالان شر نکاره بکرن.
البت دکاره شربکرن. مراد خرایلان هری داوی گفن تایپ اردوغان این ام کل ما خواه حسنی لیخن و بسینن ببیر خست و او ورسفدا. دوی او یک بزانین که کردان ایدی ربازا خواه یا شر پیش خستنه. هم شر بنرده هم جی شر پاراستنا هوایی پیش خستنه. کل ما تای حسنی ولور وره پلچکاندن. ایدی او کاروان چو تنی هونجی تکنیک فهم ناکن. کرجی فهم دکن و پیش دکن. کرد ایدیش سیاست دیپلوماسی هنر لشکری فهم دکن. ایدی دما گوتنین امل هر دوره بخن و قر بکن چو قدیا. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە زانیاری لەبارەی چالاکی گەریلاکان و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیای بڵاو کردەوە. هەپەگە ڕایگەیان ڕۆژی 5 کانونی دووەم لا گۆڕەپانی بەرخۆدانی گۆلکە لە هەرێمی مەتینە لە چالاکیەکی یەکینەکانی شەهین ئاخرین نۆشدا لە ئاسمانەوە بنکەیەکی داگیرکەران لە شوێنی نیشتنەوەی هەلیکۆپتێر لە ناوبرا. هەروەها ڕۆژی 7 کانونی دووەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی کۆنتەرێکی داگیرکەران لە ئاسمانەوە کرایە ئامانج و تێکشکێنرا. لە ڕۆژی 8 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب بە چەکی قورس لە داگیرکەران درا و هەروەها لە ڕۆژی 9 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی بە چەکی قورس لە داگیرکەران درا لە ئەنجامدا داگیرکەرێک بریندار بوو قورس لە دۆشکەیەکیش وەشێنرا. هەمان ڕۆژ لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە ئامانجی چالاکیەکی نیشانشکێنیدا داگیرکەرەیەک سزادرا. هەروەها ڕۆژی 7 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی چیای مەسکەنە لە هەرێمی خواکورد ئەو داگیرکەرانەی هەوڵی پێشڕەویان دەدا کدانە ئامانج و ناچار بە پاشەکشێکران. لە ڕۆژی 9 کانونی دووەمیش لە گۆڕەپانی بەرخۆدانی چیای مەسکەنە گەریلاکانی ێژاستار بە چەکی قورس لە داگیرکەرانیاندا و قورزیان لێوەشاندن. لەباری هێرشەکانی سوپای تورک بە تەقەمەنی قەدەغەکرا و هەپەگە ڕایگەیاندووە. ڕۆژانی 6 و 7 و 9 کانونی دووەم لە هەرێمی مەتینە تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلاتزێ 13 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و 3 جاریش بە درۆن بردومان کراون. هەروەها ڕۆژی 6 و 7 کانونی دووەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM 5 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون و ڕۆژی 8 کانونی دووەمیش لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی جارێک بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. هەروەها لە نێوان ڕۆژانی 5 تا 9 کانونی دووەم هەرێمەکانی خواکۆر گارە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب و هەرێمی مەتینە 28 جار لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکی داگیرکەرەوە بردومان کراون. جەنگاوەرانی سەکینە جانسزی بزوتنەوەی شۆڕژگەڕی یەکگرتووی گەلان هەبەدەها دەربارەی چالاکیەکانیان لە ئیستانبول ڕاگەیاندراوێکی نووسراویان بڵاو کردوەتەوە و هەبەدەها ڕایگەیاندووە لە سوڵتان بیلی سێ نووسینگەی فرۆشتنی کۆنتینەر سووتێنراون. هەروەها ئۆتۆمۆبیلێکی فەرمی بەڕێوەبەرایەتی گشتی ئەرشیڤی عوسمانیش لە کۆڵانی توملەچ سووتێنرا. هەبەدەها ڕایگەیان هەرکەس کە دەڵێت کاتی یەکسانیە پێویستە بە شێوەیەکی چالاک بەشداری پرۆسەکە بکات و سەرکەوتن مسۆگر بکات. لە بەیانی ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی تۆپبارانی گوندەکانی سنووری تەلتەمەر و بەرداوی تەشرین دەکەن و زیانەکانی تۆپبارانەکان نەزانراون. ئاژانسی هەواڵی ئانها سەبارەت بە تۆپبارانی چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان لەلایەن دەوڵەتی تورک و چەتەکانی ڕایگەیان کە لەو ناوچانەکە پێیان ڕاگەیاندراوە دەوڵەتانی تورک و چەتەکانی گوندی مەسلەتای باکووری شارۆچکەی تەلتەمەریان تۆپباران کردووە. هەر بە پێی هەواڵی ئاژانسەکە دەوڵەتی تورک و چەتەکانی دەیانجار با گول لە تۆپبارانی گوندەکانی بەنداوی تەشرینیشیان کردووە. بۆ پاراستنی بەنداوی تەشرین گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 8 کانونی دووەمەوە چالاکی ئشتگیریان دەست پێ کردووە. دەوڵەتی تورک لە یەکەم ڕۆژدا هێرشی کردە سەر کاروانی گەل و تاوانێکی جەنگی گەورەی ئەنجامدا. سەرەڕای هێرشەکان جەماوەری گەل خۆیان گەیاندە بەنداوی تەشرین و داوایان کرد کۆتایی بە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچە سیڤیلەکان و ژێرخاکی هەرێمەکە بهێنرێت. چالاکوانان دیسانەوە پشتگیری خۆیان بۆ شەڕوانانی قەسەدە و یەپەژە دووپات کردوێتەوە کە دژی داگیرکەری بەرخۆدان دەکەن.
کوردستانیان و دۆستانیان با پێشەنگایەتی یەکێتی ژنانی کوردی ئەوروپا یێژەکە ئەوروپا هەسەن لە بەردەم کۆنسولخانەی فەڕەنسا لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا گربوونەوە و داوایان کرد هەردوو کۆمەڵکوژیەکەی نۆی کانونی دووەمی ساڵی 2013 و هەروەها 22 کانونی یەکەمی پاریس ساڵی 2022 ڕوون بکرێتەوە و لێپرسینەوە لا بکوژان بکرێت لە چالاکیەکەدا ژنان خواستیان ئەو دۆسیەیە کە لەلایەن تەژەکە ئەوروپاوە ئامادەکراوە ڕادستی کۆنسۆلخانە بکەن بەڵام لە بەرامبەردا کۆنسۆلخانە بە پاساوێکە لە بەرلینەوە بڕیاردراوە دۆسیەکە وەرنەگیرێت داواکەیان ڕەت کردەوە. سزای لا سێدارەدانی فەرمان ئەفریستەم بەندکراوی خەڵکی کرماشان کا پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز سزای لە سێدارەدانی بۆ دەرچووبوو لە زیندانی تیزڵاوای ئەم شارە جێبەجێکرا. بە پێی زانیاریەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان فەرمان ئەفریستەم خەڵکی کرماشانە و نزیکەی 2 ساڵ لەمە و پێش بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر کرابوو سزای لە سێدارەدانی بۆ دەرچووبوو. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە راپۆرتێکدا لە هەواڵی لە سێدارەدانی سێ بەندکراوی تری بە ناوەکانی ئەشکان کازمی محەممەد شەهیدی و مزەفەر شاسەواری لە هەمان ڕۆژ و هەمان زینداندا بڵاو کردبووەوە. کریستۆف لیمۆن وتەبێژی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند ئێمە لە قەرزی خۆمان بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و شەڕوانانی ئازادی ئاگادارین. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەفتانەدا پەیامنێری ئاژانسی ئانادۆلی پرسیاری ئایا فەڕەنسا پەکەکە وەک ڕێکخراوێکی تێرۆریستی پێناسە دەکات یان ناو، ئایا ئێوە قبول دەکەن کە قەسەدە لە سووریا پەیوەندی بە پەکەکەوە هەیە یا باڵێکی ئەوە. کریستۆفەر لیمۆن وتەبێژی وەزارەتی دەرەوەی لە وەڵامی ئەو پرسیارە نەدا بەم شێوەیە وەڵامی دایەوە و وتی با پێی پرانسیپەکان ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کات دەبێت ئەو گروپانەی ئێستا لەسەر خاکی سووریان لا پرۆسەی نوێدا بەشدار بن. بەو ڕادەیەکە من دەزانم ئەوەی داوا دەکرێت لە نێوان قەسەدە و دەسەڵاتداران هەمان حکوومەتی دمشق ئەنجام بدرێت هەر ئەمەیە دەمەوێت سەبارەت بە هێزە کوردیەکان قسەکانی سەرۆک کۆمار مەکرۆن بێنمەوە یاد و دەڵێن ئێمە لە قەرزی خۆمان بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و شەڕوانانی ئازادی ئاگادارین. ئەوان لە سەختترین ساڵەکانی تێکۆشانی دژە تێرۆردا لە تەنیشت ئێمە بوون و ئەمە قسەکانی سەرۆک کۆماری ئێمەیە. گەشتی ناکۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.